الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله ثم الحمد لله حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك، والصلاة والسلام على خير خلقه حضرة فاتح أبواب الخير والرحمة والبركة والعلم والصدق والعناية واليقين، نور أبصارنا طبيب قلوبنا شافع ذنوبنا سيدنا سندنا ملجئنا حضرة محمد المصطفى صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه وأتباعه ومن والاه. أما بعد، السلام عليكم جميعا ورحمة الله تعالى وبركاته. لخوي تعالى قاولنا يا ربي لكي بخاطري قوري خوت وخاطري خاطراني درقات، خصوصا خاطري حضرتي إمام المرسلين محمد المصطفى صلى الله عليه وسلم بكافرين من كجي لعذاب قبر قيامت محفوظ من كي خاتمة من لسر إيمان بيني بإيمان وبمانجيني دردو بلا مصيبت من يدور خي هر مسلماني لهر كويكي أم كري خاكياها لنا نارحتيها. يا ربي نارحتي لسر لابي مشكلي بو حل كي نخوشيني شفابي دردو مينتي ليدور خي إله العالمين لفتنة وبلايا ما آخر زمان قشتمان محفوظ كي بأمتي خوشوي سكي خوت حضرتي شمس الهدى محمد المصطفى صلى الله عليه وسلم. قبول منك آمين برحمتك يا أرحم الراحمين. أي إمام المرسلين شمس الهدى بحر الهمم، أي شفيع المذنبين خير الورى مول النعم، أي نسيمكي قلي قلزا قلي زارو شعاعكي رخت شوق روج بدر تابان عتر قلزاري إرم، أي لشوقي جنتي روت أنبياء وأولياء روح لسر ليوان وكو پروان بودي دار شم، أي دم خندت دليلي دعوي بون نبون ويبرو بالات معني نون قلم، توبي تشريفي لولا سر ما زاغ البصر، تو مقامي لي مع الله توبي نوري قدم، بينوام هيش منية هاتوم محروم مكة، قد لدرقاي خوي قدا ناكا تدر صاحب كرم. يا رسول الله دزاني توك شيطان عدود هم لتو معلوم أمنيش أمتي توم هرشي هم، كي رواية غيرة بوتو كفخري أنبياي دجمني خوت شاد بفرموي أمتي خوت دل بغم، داغي توم هر بيويا صجار درم كيديموا، داغي توم هر بيويا صجار درم كيديموا، من سجيكي توم وفايي رول درقاي كيدكم. لشعركاني حزرتي وفايي ببالاي حزرتي بيغمريانا صلى الله عليه وسلم. خوشويسان أهلي إيمان، لبيشا تشكر أكين لعموم خلقي أواي بو بريا بردني أو مراسم جوانا وميوانان وخوشويسان كبجداريان كردين، وشكري خوا بر لهمي بجينين كتوفيقي بيداين میوانداری میوانەکانی پێغەمبەرگیانی صلى الله عليه وسلم جارێکی تر کردە قسمەتی ئێمە و کەیفخۆش و فەخرمەند و سەرەفرازی کردین بە یادی حەزرەتی پێغەمبەرگیان صلى الله عليه وسلم. لە جمعەکانی ڕابردوو سێ بازنەمان ئیشارە پێکردووە و لە حەڵقەی یەکەما کە باسی معریفەتە ماوینەتەوە. وتمان معریفەتی پێغەمبەرگیان صلى الله عليه وسلم پێنج علمی پێویستە هەر بە علمی زاهری. یەک لە علمەکان علمی شەمائل بوو. لە جمعەی ڕابردوو بەحسی خەلقی پێغەمبەرگیانمان شروع کرد صلى الله عليه وسلم، ئیشارەمان کرد کە تەکتەکی ئەعزای منەوەر و مبارەک و ماقوڵی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەکسەریەتیان ئەعزا بە ئەعزا لە قورعانە خوا ناوی بردووە. ئەم جمعەیشە هەر ئیدامەی ئەو باسەکەین، ئەڕۆینە خزمەتی ئەو زاتە مبارەکە، بەڵام سەرنجمان جزئیتر ناتوانین بڕۆینە ئەو عالەمە گەورەیە لە خەلقی پێغەمبەرگیان صلى الله عليه وسلم. ذاتی مبارەکی پێغەمبەر صلى الله عليه وسلم
دەست و قاچ و ئەعزای مبارەکی ئەو خۆشەویستە فەرق و ئیمتیازی هەر فرە زۆرە. فەقەت ئەم جومعەیە بەحسی دەستی مبارەکی ئەکەین. گەورەی ئەو دەستە مبارەکە، فەزائیل و کەرامات و شەرافەتی ئەو دەستە، ئەویش لە چی؟ لە یەک ئاوەردانەوە وتمان دەلاقەیەک بەرەو عەزەمەتی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم، بەرەو بەهەشتی گەورەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. ئەمما لە پێشە کولی جسمی پڕ ئەنواری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قورئانە ئیشارەی پێکراوە. خۆی تەعالا قەسەمی خواردووە بەو خۆڵە کە پێغەمبەر قاچی پیانێ صلی الله عليه وسلم، بەو عەرزە کە ڕەسوول الله بەسەرا گەڕاوە، بەو تەمەنە کە پێغەمبەرگیان بوویەتی صلی الله عليه وسلم لە ویلادەت هەتا وەفات. خۆی تەعالا قەسەمی خواردووە بەو عەسرە کە پێغەمبەرگیانی تیا بووە صلی الله عليه وسلم. ولا آياتك كالجمع كان رابردو إشارة من بيكرت أفرمي وما كان الله ليعذبهم وأنت فيهم. خوا فرمي إما عذابي أو كافر مشركان نادين حتى أنت يعني ذاتي مبارك رسول الله لنا أو خلقابي صلى الله عليه وسلم. لتفسير الروح البيان بوكو أليت تفسيرك عرفانية كاتا ولا روانجي لێوی مبارەکی پیاوچاکان و دڵە پڕ ئەنوارەکەی ئەولیاوە شتێک بەیانەکە ئەفەرمێت ئەوە حیکمەتی چییە؟ ڕەسوول الله صلی الله عليه وسلم لەناو خاکا دفن کراوە، بۆچی وەکو حەزەتی عیسا نەبراوەتە ئاسمان؟ ئەوە حەزەت عیسا وەفاتی نەکردووە، لە ئاسمانی شوارەمدایە. ئیمامی ڕوح البەیان ئەفەرمێت بۆچی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم مەسەلا نەبراوە بۆ بەهەشت، بۆ لە ئاسمانە نییە، بۆچی ناو ئەرزایە؟ أفرمي يكم بو أو بركتي أنواري بيغمر صلى الله عليه وسلم بسر أو خلقا بباري مركزيتي أم عالم بو تقبري مباركي بيغمر صلى الله عليه وسلم. وأفرمي نظمي عالم أجر رسول الله لآسمان بو لجيكي تروى عرض نظمي تيانيما لبر خاطري أو وجود نازنيني كخوي تعالى بركته نظم انتظامي بمكر خاكي داو خوا بخاطر بركتي وجودي جسمي مباركي بيغمر صلى الله عليه وسلم عالمي بم نظم ترتيب الراقرتوا أو تفسيري يكل أولياء وعرفاء ومفسيري قورا كان كإمامي حقية لتفسير روح البيان لجر آية مباركة بياني كردوا. كل يو جسم خصائصك هي كل كي باسك إن أعزاء فقد بحسي دستيمان أو يجبوناك ريا بتوابي لا بالاي مبارك يا خصوصيتك بوا نقبق سيئما بأحاديث كنقل كراوة لحزرته صلى الله عليه وسلم. إمامي ابن أبي خيثمة لتاريخه وبيهقي لدلائله وابن عساكير روايتك وحافظي سيوطي لخصائص الكبرى يا جلدي أولا بريصة وشانزاء فرميت في غمري خواه صلى الله عليه وسلم بالاي برز نبوه، بالاي شي كرتيكي تواو كرت نبوه، بالاي متوسيد بوه، يعني نسبة هراوة لبالاي متوسط. تو أنا أجر كسي تعريفي بالاي بيغمرجان صلى الله عليه وسلم، تو أنا بالاي متوسطة. أما ولم يكن على حال يماشيه أحد من الناس ينصب إلا الطول إلا طاله رسول الله صلى الله عليه وسلم. كان بنيام حرزور بالا برزبو أجر يقدم لقلب يغمبر أبو بيتها وسفر صلى الله عليه وسلم بالاي رسول الله هل كشاوتر ولا بالاي أو خواهي تعالى أو شرافتي بيحتاج لجسمانه يشتوى كزبر تريبية لسر حضرة رسول الله صلى الله عليه وسلم. ولربما اكتنفه الرجلان الطويلان وقد أبو دوب ياوي بالا برز هاتون تشاني راسو شفي حضرته صلى الله عليه وسلم فيطولهما بيغمبرجان لأوان برستر بوا تتماشى أو فضلك أخي كابرايكي بأدب أقا علينا ما قل نحق ما النية نسبتي أو جسمها لجسمك عادي لجسمك طبيعي تشبيهي ببشر عاديك أربونا رويك علم أويج يقوش أويج يقخال لخصائصي بيغمر تماشاكي صلى الله عليه وسلم كبالاي متوسيد بوا بلام هيج بالا برزنيتوان وبالاي لأوبر السربيت. أما الطبيعية أم جسمه تشبيه كربا جسمي عادي كأما شمائل وخصائص برو كتير تماشاك أخو أما إما خو ناتواني لقيفا أخو ما أمشان دروسكين إلا علماء قورة إمامي سيوتي 20 سال تمني بو صرف كردوا كلوانا حالي منكا وأو شرافتانا لسليوي أوان دركوي بوم أمته حتى لدانشتنشا إمامي سيوتي نقلي أكال ابن سبع لخصائص أفرميت إذا جلس يكون كتفه أعلى من جميع الجالسين
لە دانیشتنیشا شانی مبارەکی بەرزتر بووە لە تەواوی ئەو خەڵکە کە لەو مەلیسا دانیشتون با لە عەسیشا باڵای متەوەسیت بووە ماشاءالله لەو عەزەمەتە هەتا لە جیسما خوا نەهێشتووە کەس لە ڕەسوول الله بەرتەری ببێ صلى الله عليه وسلم ئەمانە شەمائیلێکن کە غەیرە عادەتین واقعا هەر هەمووی غەیرە عادەتی بووە چونکە وەسفی پێغەمبەریان بۆ نەکراوە صلى الله عليه وسلم هەر لە زاهیرا نەیانتوانیوە هەر لە کولی زاتەکەیە مامۆسای کاتب عليه الرحمة على الله مقامه ئەفەرمێت بوو بە کۆگای نور ئەو بڵند پایە هەر لە دنیادا نەیما بووسایە جسمی مبارەکی سێبەری نەبووە نەک بە قسەی ئێمە حەکیمی ترمزی کە یەک لە محەدیسینە گەورەکانە لە ذەکوانەوە کە ئەصحابی پێغەمبەرە صلی الله عليه وسلم نەقڵەکە ئەفەرمێت أن رسول الله صلى الله عليه وسلم يكن يرى له ظل لا في شمس ولا قمر رسول الله سێبەری نەبووە نە لەبەر خۆرا نە لەبەر مانگە چونکە ئەو پێغەمبەرە خوا بە نور ناوی ئەبەری جسمەکەی ئەوەندە مصەفا و مزەکا بووە ئەو جسمەی توانیوێتی ئیسرا و میعراج کات جسمی مبارەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یەک ئانا چوو بوو دیبیستی کریا دریاوە هاتەوە حەڵقە هەر دەلەریاوە ئەو جسمە چۆتە حەوت تەبەقی ئاسمانی لە یەک ئانا بڕیوە چۆن جسمی عادیە خۆشەویستان ئێمە قەت بیر ناکەینەوە لەو عەزەمەتانە واقعا خەریکین تەزەلزل ئەکەین ئینحیتاتی عەقیدەییش پیا ئەکەین ئەگەر وا فکرکەینەوە ئەو جسمە سەراپا کۆگای نورە یەک شعلەی ئەنوارە سەراپای محەممەد صلى الله عليه وسلم أصحاب قسم خوا فرمي أتو مان هل يكاتياتنا ومان أتو خور لنا وشاوي أسورته وهر أوندي عند سكوت وتشبيه كان كإيش ناتواني بحثي رخساري ما بناك بحثي كل جسم مبارك كسي برين أبوه كأن ظله كان لا يقع على الأرض خصائص إمام سيوطي السيبري نكوتو تسر عرس حتى لباسي إفكاكا كتومتي أنا لحزتي عائشة أصحاب كان فرمايشتي عن كروازة أم حزتي عثمان بو فرمي أي خوشوي سيخوا سيبر أكويت سرشتي باكو بيس خواهي تعالى سيبرتي باراستو أكويت سري بو سيبري بين داوي بانا كويت سر همشتك وكو مع وساي محويلة مطلبك عرفانية فرمي مقر أو سيبراني خزل من ذكر دو بو حشر شدل صوزة كلو قرمايشا سايي لسرمانه لقلبي سايي هماي كوت سر هركز چكس دار وشبيكس سيدة سردار سلطانة واقعا اگر كسيك تماشاي ام خوشوي سكاكيك منبع انوار ارزو اسمانه مركزية رحمتي خوايا ناتواني او ذات بهيشتك تشبيهكي ناتواني بحيشتك بيشو بهني وبلي والله رسول الله لفلان شده والله الا مانغو خور نوراني تريان دس نكوتو بويا تشبيهيان بوكردوينا قال لو انا خاص لم كري زاهر يا ابوايا نا اواني انا هنا حتى كوقت تشبيهي بمانغ كان الين كانه قطعه قمر يك بارشي نور اتو بارشي لمانغ الين بوتو انا بارشي لمانغ خلينا اخر مان رشيشي تيايا بنوركي تشبيه كراوه بلا بلا وابونا واصحابنا يا رب اخواني راضي به ان شاء الله يا غمرجانا فرمي صلى الله عليه وسلم دعاي كردو اخويا نور خيته جوجكم نور خيته تشاوم نور خيته دستم نور خيته قاچم واجعلني نورا خويا بمكي بيكسر ابا نور دي او دعاي خويتي خواي كردو كسي جاي هرلا ملا زور لمهابيانا كليب يعني يجن مبتدعه هركب الرسول الله نور والله رك بيغمري خو اشاره بك قران اشاره بك رو اي 15 سوره نور سوره مائده اي 15 سوره مائده لقد جاءكم من الله نور وكتاب بالنور تفسير كانت ما شاكن فرمي محمد المصطفى صلى الله عليه وسلم تنانت لخوين واري قرآن شازع فياني ناتوان تفسير كان قرآن تما شاكن او دم مغريزنا مانا قسم بخوا وي شرافة رسول الله بشاوي لي قنجين باسي لكن خوا بيداوي ترتو كيف خوتا شيكي خواي تعالى عاقبت من بخير كاد لو عقيدة بوغنا محفوظ من كان ان شاء الله اما بروينا وباسكي خومان أما الذات مباركة كيه لشستوسي صالية شستوسي صال عمري مباركي بوه پیغمبرگیان صلى الله عليه وسلم لجنجيكي هلتي جنجيتي تشبيه نبي بهيج جنجيك
منزورمان جسمەکەی چون جسمی گەنج پتەوە و مەحکەمە لە 63 لاشەی هەروەکو گەنجێک وا بوو ئاساری پیری خوا نەیهێشتووە لە ڕوخسار و جسمی مبارەکیا دەرکەوێت تەواو سەر و ڕیشی مبارەکی لە 20 تاڵ کەمتر مووی سپیتیا بووە خوا ئەوەندە خۆشەویست و حتا لە جسمە فەرقێکی زاهری گەورەی خستووە ئەمە کولی ئەو زاتەکە شەوڕەوی کردووە و ئەمە مقدیمەیەکە بۆ ئەوە کە ئەڕۆینە خزمەت ئەو دەستە مبارەکانەی ماه زیباست ولی روی تو زیباتر از اوست چشم نرگس چه کند چشم تو رعناتر از اوست از حسن روی یوسف دست بریده سهل است به پای دلبر ما سرها بریده باشد اما شرافتی او خوشویسه که حضرت حسان فرمی و احسن منك لم تر قط عيني لتو جوانتر چاو نيبيني ويا رسول الله صلى الله عليه وسلم شون الله عاديه حسان كخوشويسي بيغمر خاصم اصحاب رسول الله فرمي چاو لتو جوانتري چاو بينا قوتو واجمل منك لم تلد النساء جنيت اني والرولي لتو جوانتر بدنيا بينت هيج افرتك نبو الرولي وايلك بيتوا خلقت مبرأ من كل عيب او اندبي عيب دروس كراوي كأنما خلقت كما تشاء الله يبدلي خو دروس كراوي يعني خو شون حزك خوا خلقي كردوي كمالي ظاهري بيغمرجان صلى الله عليه وسلم امام قرطبي فرميت تواو جواني رسول الله در نخرا والعالم دنيا چونك او چاو ظاهريه قدرتي بينيني تواو جمالي بيغمرينيه صلى الله عليه وسلم او امام قرطبي نقليك فرميت تواو جمالي در نخراوه چونك هیچ چاوی قدرتی تواو بینینی پیغمبری نیه صلى الله عليه وسلم كتواو جواني كاني بتواني ببينت امام قسطلاني لمواهب فرميت ايمانت بو تواو بك عقيده وابد پیغمبري خوال لا شيء ظاهريه لجسمي پر انوار يا نبيش او ندواي اويش كسل او جوان ترخوا خلقينا كردو شي عقيده وابد او جا ايمان تواو شون تو اتواني بلي والله عاديه خو خجالتيني مسلمانك او باوري بباشا شون بيرنا قسانكن والله وقتي وايك كتيب خوينتو حديث خوينتو ايات خوينتو تفسير تماشاكي سرت اسرم او شون او جرأتي انا بيادرو وعقيدان وابد حتى شون بيرن بزبان بيلين باشا مقر امانه مقر او بلين لا ينهى ولا منهجي سلفي صالحي امه او قصير راست نين لسر او بيرو بروايه كغزشتغاني امه لاصحاب وتابعين وتابعي تابعين بيان دي كسلو رقرابه هذا شيء وافكر كاتو فكري خرابي لاهرا وكمقر خويا بزان مشاكل لكيو خاصي جزان لكيواتو اما اروينا خدمتي او دست مباركه فعلا روي بينيني بيغمرجان مانيه صلى الله عليه وسلم بلان اوات مان اويه كجارك شمەیەک بۆنێک لە لەپەدەستی پێغەمبەرگیانمان بەرکەوێ صلى الله عليه وسلم دەستی شفا بەخشی پێغەمبەر صلى الله عليه وسلم حەزەتی ئەنەس فەرمێ لە صحیح بوخارییان نەقڵ کرا ما مسست ديباجا ولا حريرا ألين من كف رسول الله صلى الله عليه وسلم الله دەستم نەکەوتووە لە هیچ هەورێشمێک لە هیچ حەریرێک لە دەستی پێغەمبەرگیان نەرمتر بێ صلى الله عليه وسلم دەستی مبارەکی فقط ام جمعيه لپدست جوانه كاني باسكين فرمد لهيج هوريشمه هيج حريري او اندي دستي رسول الله نرم نبوه متبعيني خو خوشويسي خوايا اشرف كائنات لپدستي پیغمبريان باسكين صلى الله عليه وسلم حضرتي انسي كري مالك دسال شو روج خدمتكاري شرافتي خدمت گزاري پیغمبري بركوتو صلى الله عليه وسلم تاج شاهيه كي كردوت سر كتاريخ فرمي خادم رسول الله صلى الله عليه وسلم أفرميت كان كفوه ألين من الحرير لهوري شمنا رمتربو دستي بيغمرجان صلى الله عليه وسلم وكانت رائحته كرائحة كف العطار قطوي عتر فروش شون أو دسي أو عتري لي أو شاي وبوني عتري لي هات هيج عتري قابلني لبوني دستي بيغمرجان شي صلى الله عليه وسلم أصحاب كان فرمون بيغمري خوا صلى الله عليه وسلم لقل هر كسي كات مصافحة وتوقي كردايا حمو كس بيزاني كتوقي لقل بيغمرا كري صلى الله عليه وسلم تعزبوني كيقرأ وبوني اللي دورني قوتو لتلم بابا شزورة نارو إننا أو بابا بو يدورنك وملا مطلبك
دەسی هێنابێ بەسەر هەر مناڵێکە بۆنی ئەو مناڵە دیاری بۆ خەڵک زانیویانە کە پێغەمبەرگیان دەسی هێناوە بەسەریا صلى الله عليه وسلم بۆنی هەر ڕێگەیەکە گوزەرگای پێغەمبەرگیان بوو بێ صلى الله عليه وسلم وەکو قوتوی عەتری لات وەڵەن 3 ڕۆژ ئەو ڕێگایە بۆنی پێغەمبەرگیانی پێوە بووە صلى الله عليه وسلم. ئەمە بەحسمان لە دەستە مبارەکەکانیەتی. حەزرەت ئەنەسە فەرمێت لە هەورێشم نەرمتر بوو بۆنەکەی لەگەڵ هەر کەس مسافەحەی کردایە تازە ئەو مسافەحەیە ئاساری ئەما لەسەر ئەو کەسە کە مسافەحەی لەگەڵا کردووە. بڕۆینە خزمەتی ئەو دەستە. من کورتەیەک بەیانەکەم ئەسڵی مەطلبەکە ئەڕۆینە خزمەتی مامۆسای مجاهیدی منبەر واقعاً بڵێن شەهیدی قیامەتی مامۆسا مەلا عەبدولمەجیدی نژماری ڕەحمەت و بەرەکەتی خوا بڕژێ بەسەر ڕۆحیا. ئەو لە پەدەستە لە بڕگەیەکە ئەڕۆینە خزمەتی شیعرێکی ئەو کە بەحسی ئەو دەستەمان بۆ ئەکا. بەڵام ئەم مقەدیمە کورتە بەیانەکەم ویتر مەطلبەکە بەوە کۆتا بێنم. پێغەمبەرگیان صلى الله عليه وسلم لە شەوی لە ڕۆژی هیجرەتە لە سەفەری هیجرەتە لای هایە ماڵی ئوم مەعبەد چادرێکیان بوو مەڕێکی لاواز نەخۆش لەبەرەوەی کە قدرەتی ڕێگە ڕۆشتنی نەمابوو لەگەڵ ڕانابڕوا هێشتویانەوە لە ماڵەوە. پێغەمبەرگیان صلى الله عليه وسلم تینووی بوو برسی بوو فەرمی ئەو مەڕە شیری تێدانیە وتیان نا وەڵا قوربانگیان. حەزە ئوم مەعبەد فەرمینە وەڵا قوربان تێدانیە. فەرمی بەشکو تێدا بێ فەرمی وەڵا قوربان ئەوەیە خۆت چۆت فەرمی جا بە مبارەک ناوی برەوە ئەوە سەحنەی دیداریشی بوو. حەزەتی ئوم مەعبەدە فەرمی قەسەم بخوا کە دەستی ناسەر پشتی مەڕەکە یەکسەر گوانەکانی پڕ بوو لە شیرە. هەر کە دەستی ناسەری لە خوارەوە گوانەکانی یەکسەر پڕ بوو لە شیر. شیریان خواردەوە بەشی ئوم مەعبەد و ئەبوو مەعبەدیشیان بەجێهێشت. لە تەریخەکانە متابعەم کردووە گەڕاوم بە دوایە ئەو مەڕە لە دەورانی حەزەتی عومەرە تیاچووە حتا ئەوەندە ئەو مەڕە حورمەتی بووە چکە دەستی پێغەمبەری لێکەوتووە صلى الله عليه وسلم متابعی ژیانیان کردووە حسابیان کردووە 18 ساڵ شیری هاوە بەو دەستی پێغەمبەرگیانە صلى الله عليه وسلم 18 ساڵ دەستی مبارەکی ڕەسوڵ الله کەوتووەتە سەر پشتی مەڕێ 18 ساڵ شیری هاوە بێ ئەوە بیبێ لە وەڕگایەک بیلەوەڕێنی تەعامێ تایبەتی بیتێ خۆراکێکی تایبەتی بۆ بێنی. ئەو لە پەدەستەیەکە ئێستا ئەچینە خزمەتی. ئەو لە پەدەستە دەستیەنێ بە سەرچاو ئەعزای حەزەتی ئەبوو قەتادا لە تەمەنی 70 ساڵیە بەیەنی ئەتوو گەنجی 20 ساڵانێ. ئەو لە پەدەستەی حەزەتی پێغەمبەرگیانە صلى الله عليه وسلم. کی ئەوێرە تەشبیهی کا بە دەستێکی عادی؟ ئەوێرین کەس جورئەت با بخۆی بڵێ وەڵا ئەو دەستە دەستی عادیە. هەر بەحسی کەفە دەستە مبارەکەکان یەکەین. پیاوێک گێتە خزمەتی حوبی زینا لە قەلبیایە و بەسەرهاتی تان زۆر بیستووە ئەو دەستە مبارەکەی ئەخاتە سەر قەلبی ئەڵێت ئاسارێک لە محیبەتی گوناح لە قەلبمانەما. ئەو دەستەی حەزەتی پێغەمبەرگیانە صلى الله عليه وسلم. یەکێکی تر ئەڕوا پێغەمبەرگیان شەهید کا صلى الله عليه وسلم. فەڵا لەناو بووە کە ئەڵێ لەو کوڕی عەرزا کەس نەبووە بەقەدەر ڕەسوڵ الله ڕقم بێلی کە دەستی ناوە بە سینگی فەڵالەوە یا فڵالەوە بە هەردوو ڕیوایەت. ئەڵێ لەو کوڕی خاکیە لە پێغەمبەر خۆشەویستتر کەس نەبووە لە بەرچاوی منە فقط دەستی مبارەکی ڕەسوڵ الله کەوتووە لە سینگی. ئەمە فقط بەحسی لەپی دەستی مبارەکی حەزەتی پێغەمبەرگیانەکەین صلى الله عليه وسلم. بەڵێ ئەو دەسە کە قەلبی دوشمن ئەکاتە کانگای محەبەت، ئەو دەستەی کە محەبەتی تاوان لە قەلبایەنێتە دەرۆ، ئەو دەستەی کە مەڕێک 18 ساڵ شیر بێ لە وەڕگایەکی تایبەت، ئەو دەستەی کە پیرێکی 70 ساڵانە بە بەرەکەتی ئەو دەستە وەک گەنجێ 20 ساڵانەی لێدێ. ئەسحابەیەک چووە خزمەتی پێغەمبەرگیان صلى الله عليه وسلم. ڕەسوڵ الله دەستی هێنا بەسەریا ئەڵێن ئەو حەنە کە دەستی پێغەمبەری لێکەوت تاڵەمووی سپی نەکەوتە ئەو قسمەتە ئەم لای سپی تێکەوت ئەو جێگایە قەت سپی تێنەکەوت یەک تاڵەمووی سپی لێ نەبوو. عاقبەتی باسەکەمان کە بۆم بەڕاستی بۆم کۆ نابێتەوە کە لە خزمەت ئەو دەستە مبارەکە بین بەدڵ گوێ بگرین بۆ لێوی مبارەکی ئەم مامۆسا بەهرەدارە، ئەم مامۆسا کە واقعاً مامۆسا مەجیدێکێ بووە لەوانەی کە
بە ئەنواری ئەولیا وەژیاوە و لەسەر لێوی مامۆساگیان تاریف کراو بووە و مامۆسا مەدحی ئەو مامۆسا چاکانەی کردووە و ڕفیقە خۆشەویستەکەی کە مامۆسا ئەسعەدی بەردەڕەشە مامۆسا ئەسعەدی زەلکەیی شوکری یا ڕەبی نور ببارێ بەسەر قەبری مبارەکیانە. ئیبتیدا بەناو ئەو زاتە پاکە سانعی کوڕات فەلەکی و خاکە، خالق و سانع ما يريد سرجم ذاتی ذوالجلال قاهر و ئەرحەم، حەمد و سەنا و سوپاسی شایان سزاوار ذاتی کەسێکە ڕەئوفە و جەبار. سەلامی خوا ببارێ بەخوڕ، سەلامی خدا بارێت بە خوڕەم بۆ سەر ئەنبیا و مرسەلین باهەم، مەخسووسەن لەسەر شای تاها لەقەب یانێ محەممەد قوڕەیشی نەسەب، مایەی خلقەتی ماسی وەڵڵایە صاحب معجزەی صاحب معجزەس حەبیبی خوایە، کە باس معجزە باسی هاتەناو گوێگرە ئازیزم چەند لەحزە چەند تاو، ئەبێ بزانی معجزە یەکسەر خاسەی ئەنبیاس لە ناوبوونەوەر، خدا بۆ تەئید ئیدعای ئەوان چەندها معجزەی عەتا کرد پێیان، هەتا قەناعەتکەن بە معانید هەم بۆ مقەوی مؤمن و زاهید، هەر پێغەممەرێ جۆرێ یا چەند جۆر معجزەی بووە لە کەم یا لە زۆر. حەزرەت محەممەد صلی الله علیه وسلم گەر کەی تێبینی هەموو معجزە سەراسەرژینی، با تەنیا دەسی بخەینە بەر باس، دێنێت بە خۆدا هەزار گێل و کاس، ئەزانێکەوە دەستی پیرۆزی هۆی شانازیە بۆ قەوم و هۆزی، جارێک کە دەستی چەندها بەردی ورد ئەسحاب شاهیدن تەسبیحاتیان کرد، جارێک لە دەستی چەندها بەردی ورد ئەسحاب شاهیدن تەسبیحاتیان کرد، بەردەکان یانێ بەردەکان کریان تەسبیحات، لەو کاتا ناودەست سیدیقیان ئەکات، لەدەست ئەویشا ئەیبیسن ئەسحاب، ئەویش کردیە دەست عومەری خەتاب، لەدەست ئەویشا هەروە بەردەوام یاران ئەیان بیست خولاسەی کەلام، موجودی جەماد لەو دەسا تەسبیح بکا و بخوێنێ ئەزکاری فەسیح، نیشانەی بەرزی پلەی حەزرەتە وا دەرئەکەوێ ئەم حەقیقەتە، یا چۆ بە چاوێک بێ ڕقوکینە حەماسەی شەوی هیجرەت ببینە، هەر ئەو دەستە بوو لە ڕۆژی بەدرا مشتێک ڕیخ و خۆڵ کە پێی هەڵگیرا، ڕوبەڕووی دوشمن هاوێشتی حەزرەت خدا بۆی کردن بە بەڵاو مەینەت، حەزرەت عەبدوڵڵای کوڕ حەزرەت عەباس خوایان لێ ڕازی وەها ئەکا باس، ئەم مشتە خۆڵە حەزرەت دایوەشان سوپای دوشمنی تێگڕا پێشکان، نەما لەو جەیشە یەک نەفەرکەوا لەو خاک و خۆڵە نەچێ بە چاویا، تعدادیان هەزار لەگەڵ 300 کەس چاویان پڕ بوو گشت بە یەک نەفەس، تاوایان لێ هات گەڕان و دواوە قورئان خەبەری ئەم شکسەی داوە. ئەسحاب لە یومنی زاڵبوون و دوژمن سوپای زەبەنیان گشت بوون سەروبن، یا هەر یەک پەنجەی ئەو دەسەی حەزرەت، قەمەر لەو دوورۆ ئەکا بە دوولەت، ئایەی قورئانە وەنشەقە القەمەر شاهیدە لە بۆ ڕەسوولی سەروەر، پەنجەیەک ئەونا بەکار بێ ئادەی تەشبیهی ئەبێ لەگەڵ چیداکەی، هەن بەعزێ منکیر شەقی قەمەرن لە ئایە و تەفسیر چاک بێخەبەرن، باش وایە کەمێک بیر بدەن بەبیر، چەند تەماشاکەن کوتوبی تەفسیر، یا کاتێک ئەسحاب وەختی کارزار گشت بەبێ ئاو کە بوون گرفتار، غەی لە چەند قەترە ئاویان پێنەما، بوون مات و پەرۆش لە غەم و هەما، حەزرەت لێی پرسین چییە بۆ جەمن، زانی کە دووچار خەفەت و غەمن، عەزیان کوڕ قوربان ئاومان نەماوە گشتینومانە چارە بڕاوە، فەرمووی هیچ نییە، وتیان چەند قەترەز، فەرمووی بیهێنن هەر ئەندازە هەست، چەند قەترەکەیان هێنا بەرچاوی، دەستی پیرۆزی خۆی خستە ناوی، بوو بە فوارە بین پەنجەکانی، ئاوی جاری بوو وەک ئاویکانی، بیلال بانگی کرد حەی عەلە الوضوء، هاتن بۆ سەر ئاو ورد و ڕیشەرموو، ئەفەرمێ ئەنەس عەلەیه الرەحمە، گشتمان تێراو بووین بێ ئەرک و زەحمە، تێراومان خواردۆ و دەستنوێژمان لێگر، کونە و مەشکۆڵە هەموومان پڕ کرد، وشتر و وەڵاغ هەرچیکمان پێ بوو، یەکسەر لەو ئاوە گشتی تێراو بوو، یا گەر ئەی کێشا دەستێ لە ڕووی زام، دەبوو بە شیفا و نەیدەما ئالام، لەسەر هەر شوێنێک دەستی کێشا بێ، کەس نەیبینی وە ئیتر ئێشا بێ، لە جەنگی بەدرا ئەوە بوو باڵێک
پەڕی بە شمشێر هینە و نەهاڵێک باڵەکەی هەڵگرچوو بۆ لای حەزرەت بەو شێوە کە چاوی پێکەوت دڵی پرسۆزی خێرا هاتە جۆش پاڕاوە بۆی بۆ جۆش و خرۆش دەستی خۆی هێنا بەڕووی ئەو زامە پەیوەست بوو هیچ کەس نەیزانی کامە یا قەتادە ناو تیردای لە چاوی حەزرەت دەستی خۆی لە چاوی ساوی زامی ساڕێژ بوو ئێشی بوو تەواو دیسان بینایی گەڕاوە بۆ چاو قەتادە ئەڵێ کاتێ تیر لێیام ئیقباڵم وابوو حەزرەت بوو لەلام من لە دەستمدا ئەو چاوەم یەکسەر دنیای ڕۆشنم من لە دەستمدا ئەو چاوە یەکسەر دنیای ڕۆشنم تاریک بوو کە دەر حەزرەت تیرەکەی بەدەست دەرهانی چەند جار ئەو دەسەی بە چاو ماهانی دوعای دەکرد و دەپارایەوە تاخوا چاوەکەی بە مندایەوە جا بێتێ فکرە و گەر خاوەن هەستی لە ڕەمز و ئەسرار شاراوەی دەستی ئەم دەسە تاوێک دەبێتە مزگەوت لە بۆ بەرد و ڕیخ نەک لە ڕووی هەڵکەوت تایە بەرد و ڕیخ ئەکەن تەسبیحات لە بۆ خاڵقی هەموو مەخلوقات تاوێک سیلاحی دەستی جەنگاوەر ئەتۆمە و کیمیا و گازی ئەشکاوەر دژمن ناومێت ئەکا کە ڕووکوێر سوپای گەورەیان ئەکا سەر و ژێر جارێک موشەکی قاڕەپەیمایە نەک قاڕەپەیما زەوی پەیمایە بە یەک سەرپەنجەی مانگەکا دوولەت کێی ترشک ئەبەی وا خاوەن هەیبەت تاوێک خوا ئەیکا بە چاوگەی کانی بۆ ڕەفعی مشکڵ ئەسحابەکانی تاوێکیش ئەیکا بە دەواخانە هەم بیمارستان ئەو دەسە جوانە زامی زامداری پێ ئەکا تیمار تیا دەرمانەکرێ هەزاران بیمار سا بە باوان و بە ئەولاد و خۆم هەزار جار فیدای پەنجە و دەسی تۆم بەدبەختم محتاج شیفای دەسی تۆم تۆبی و خوا هیممەتێکە بۆم دڵم زامداری دەسی عەدوومە لە دەورم جەمن هەزار وەیشومە جارێک ئەو دەستەت بێنە بە دڵما بەم دڵی پڕ ئێش پڕ قرچە و کوڵما گەر لە داو شەیتان دەرم کەی بەو دەست قوربان گیان ئەمەش دیسان موعجیزەس گەر لە داو شەیتان دەرم کەی بەو دەست قوربان گیان ئەمەش دیسان موعجیزەس نژماری دڵخۆش شیفای دەسی تۆس ئەناوا مندەی تۆفانی پایکۆس خوا بمان بەخشێ بەم زاتانە و بەو دەستە مبارەکە و خاوەنی ئەو دەستە خوای عاقبەت بەخێرمان کەی لە گوناحەکانمان خۆشبی خوای گیان لێ دەپاڕێنەوە لە خزمەت ئەم خۆشەویستە حەشرمان کەی دەسی مبارەکی بێتە دەسی کەڕەم و بەخشش بۆ هەموو لایەکمان لەو دەسە پرسەخاوەتە خوایە ئەنوار و ڕەحمەت بڕژێنە بەسەر قەلبی گشتمانە بیکە شیفای زامەکانمان خوای گیان عیزەت بە ئومەتی پێغەمبەرگیان بیتەوە لە بیدعەت و گوناح و فیسق و فجور دوورمان کەیتەوە یا ڕەبی نەخۆشەکانمان شیفا بدەی بەجاهی ئەو خۆشەویستە و هەر کەسێ هەر بەڵایەکی بەسەرۆیە هەر گرفتاریەکی هەیە هەر نەخۆشینێکی هەیە خوایە بە حورمەتی ئەو دەسە مبارەکانە شیفای بە ڕەحمەتیان بۆ بنێرێ خصوصا ئەو خێزانەی کا ساڵح دادە حەفسە یا ڕەبی خوایە ڕەحمی پێ بکەی شیفای عاجلی بۆ بنێری خوای گیان لێت ئەپاڕێنەوە أنوار وبركات أولياء وأنبياء بسرمانا بباريني لفتنا والله ما آخر زمانه محفوظ مان كي عاقبة بخير مان كيامي نقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. من أرسل رحمة للعالمين سيدنا ونبينا محمد وعلى آل أصحاب محمد الصلوات.